سڵاتان لەبێت بینەران و بیسەرانی پرۆگرامی بەیانی 24 زۆر خۆشحاڵم کە ئەم بەیانیەش لەگەڵ ئێوە بم کۆمەڵە بابەت گفتوگۆی لەبارەوە ئەکەین و جگەلەوە ئەتوانم بڵێم کە ئەو بابەتانەی کە لەبارەیەوە گفتوگۆ دەکەین و قسەی لەسەر دەبێت و میوانیشمان ئەبێت هەرچەندە بابەتێک بن کە ناخەژێن بن بەڵام لەگەڵەوەشدا ڕاستیەکی حاشا هەڵنەگرن کە هەموو ئێمە دەزانین لە ڕێی سوشیال میدیا و لە ڕێی تۆڕە کۆمەڵایەتیەکان چەندین دیاردەی ناشرین دەبینین کە ئێستا ڕوبەڕووی کۆمەڵگەکەمان بووەتەوە ماوەی کە دیاردەی کوشتن ئەشکەنجەدانی ئافرەتان لەلایەن هاوسەرەکانیانەوە هەروەها مناڵانیش لەلایەن دایکان و باوکیانەوە بۆتە یەکێک لەو بابەتانەی کە لە سوشیال میدیا زۆر قسە و باس هەڵدەگرێت ئەمڕۆ یەکێک لە بابەتەکانمان ئەمە دەبێت و گفتوگۆی لەسەر دەکەین. کێشانی جگەرە لەلایەن منداڵانەوە بۆ تا دیاردەیەکی مەترسیدار ئەمیش یەکێکی دیکەی لەو بابەتانی ئەمڕۆ قسەی لەسەر دەکەین بە گوتەی پسپۆڕانیش هۆکاری سەرەکی کێشانی جگەرە لەلایەن منداڵانەوە کەم تەرخەمی خێزان و چاودێری نەکردنی منداڵانە لە دەرەوە. ئۆرکسترای زانکۆی سەلاحەدین بەرهەمەکانی فستیڤاڵی ساڵانەی گۆرانی و میوزیکی کوردی لە سۆران نمایش کرد و لەلایەن ئامادەبوانیشەوە بەگەرمی پێشوازی کرد. بەڵێ وەک لە سەرەتای پرۆگرامەوە کە ئاگدارم کردنەوە لە ناڕۆکی پرۆگرامی ئەمڕۆ دەزانن کە بابەتەکان ئەوەندە بابەتێک نین کە بەیانیەک هەستی لە خەو و چۆنەڵێت بە دڵەوە حەز بکەی گوێ لێ بگری تاوکو کۆتایی بەڵام ئەگەر ئەمانە باس نەکرێن ئەگەر ئەمانە گفتوگۆی لەسەر نەکرێن ئەوە دیاردەکان زۆر زیاتر ئەبن دروستە ناخەژێنن بەڵام پێویستیان بە چارەسەرکردنە پێویستیان بەوەیە کە بزانین هۆکارەکان چین پێویستیان بۆیە کە گفتوگۆی لەسەر بکەین ماوەیەکە کە توانین بڵێن ماوەیەکی دیاری کراوە یاخود ماوەیەکی زۆرە فترێگە بێت کە دیاردەیەکی کوشتن ئەشکەنجەدانی ئافرەتان لەلایەن هاوسەرەکانیانەوە هەروەها مناڵەکان لەلایەن دایکان و باوکانیانەوە توندوتیژیان بەرامبەر ئەکرێت و ئەمە زیادی کردووە بە وتەی توێژەرانی کۆمەڵایەتی زیادبوونی توندوتیژی خێزانی چەند هۆکارێک هەیە کە ئەم حاڵەتە دروستە بێت ئەویش هۆکارەکەی تێنەگەیشتنە یاخود تەکنەلۆجیا هۆکارەکەیەتی یان بردنەوەی کێشەی خێزانەکانە بۆ دەرەوەی ماڵ دەستێوەردانی کەسانی دیکەیە کە کێشەکە زۆر گەورەترەکەن و خێزانەکان لە یەک ئەترازێنن یاخود کەسی سێهەم تێت وەکو نێوەندگیرێک چۆن بڵێیت بە حساب دێتە ناو بابەتەکە کە چیە بێتە لایەنێک و دژیلانەکەی تر ئەوەستێت و ئیتر کێشەکە گەورە بێتەوە بەبێەوەی کە چارەسەر بکرێت و ئەوەی کە دەیبینین و حاڵەتانی لێ دەکەوێتەکە لە کۆمەڵگا ڕۆژانە دەیبیستین و ئەمە کاریگەری خراپی ئەبێت لەسەر کۆمەڵگەکەمان بۆ دەمانەوێت گفتوگۆ بکەین لەسەر ئەم بابەتە بۆیە دەبێت میوانێکی پسپۆر و تایبەت ئەم بەیانیە لەگەڵ ئێمە میوان بێت و گفتوگۆ لەسەر ئەم بابەتە بکەین. بەڵێ میوانی ئەم بەیانیە کە سەبارەت بەم بابەتە قسەی لەسەر بکەین ڕێبین کاکەمەم باوزەیە کە مامۆستای زانکۆ و هەروەها توێژەری کۆمەڵایەتی لە ستۆدیۆی بەیانی 24 لەگەڵمانە و سەبارەت بەم بابەتەی کە ئێستا پێشێکێکی بچووکمان لەبارەوە باس کرد گفتوگۆکەین بەخێر هاتی کاکڕێبین. کاکڕێبین دیاردەی کە ئێستا دەبینرێت کوشتنی ژنان ئازار و ئەشکەنجەدانی منداڵان نەک لەلایەن کەسانی غەریبەوە بگرێت لە کەسی زۆر نزیکەوە کەسی یەکەمی لە ماڵەوە ئەم حاڵەتانە جارە پێش هەموو شتێک باسمان کرد کە توێژەران ئەڵێن ڕەنگە بۆ کۆمەڵێ هۆکار بگەڕێتەوە یەکێکیان تێنەگەیشتنی خێزانە لەگەڵ یەکتری یەکێکیان تەکنەلۆژیایە ئەوەی دیکەشیان تەداخولکردنی کەسانی دەوروبەرە جا ئەگەر بینە سەر دیارترین یەکێک لەو هۆکارانە دیارترینەکەی ئەتوانین کامانە هەژمار بکەین و دیارترینی چییە؟ سپاس بۆ ئێوە بۆ گرنگیدان بۆ بابەتە گرنگە کە بەڕاستی ئەمڕۆ
لە هەموو کۆمەڵەکاندا تونند و تیژی و بەرامبەر بە ئەندامانی خەنە زیادی کردووە. ئێمە سەرەتا باس لە جۆرەکانی خێزانکەین، واتە خێزانمە هەیە یەکیە واتە و خێزانەیەکە لە پیاوەکەیەک هاوسەری هەیە هەمارە دوانیە کە لە 2 هاوسەر و 3 هاوسەر تا 4 هاوسەر دەڕوات. واشمانە خێزان یەکگرتوویە واتە و خێزانێکەوە باو لەگە براکان یاخ لە کوڕەکان پێ کۆڵماڵ دەدەژی، واتە جۆری خێزانەکان تونند و تیژەکان دیاری دەکات. زاری وا شار ڕەنگەش پێویستی بە جۆری خێزانەکان نەبێت، بەڵام بە هەر جۆرێک بەرەو کارێک بێت تونند و تیژی کاتێک سەڵدرا یەکەم شوێن کە سەڵدرا خێزانە واتە لەناو خێزاندا سەڵدا، دواتر ژینگەکانی وەکو قوتابخانە و شوێنی کارکردن ئەوانەیە. اینجا ئەگەر قسە لەسەر ئەوەی هۆکارەکانی تونند و تیژی و لەناو خێزاندا خۆ لەناو ئەندامانی خێزاندا دەگەڕێتەوە بۆچی ڕەنگە هۆکاریەکەم بگەڕێتەوە بۆ لێکتێنەگەیشتنی ئەندامانی خێزان، واتە ئاسی ئەندامانی خێزان ئاسی ڕۆشنبیریان وەکو پێویست نەبێت، یاخود بۆ نەکێشێکی داراییان هەبێ، یاخود یەکی لە ئەندامانی خێزانەکە تووشی ڕفتارێکی تاوانکاری بووبێت، یان بۆم لە ڕەنگە باوکی باوک لە ماڵەوەدا تووشی ئاڵودەی مادەی هۆشبەر بووبێت، یان لەوێنە باوکە پیاو سالار بێت. زۆربەی توێژینەوەکان ئەوان سەلماندووەکە لەناو خێزاندا زیاتر بە باوک تونند و تیژ واتە 90 بۆ سەرەوە تونند و تیژ لەلام باوان و ئەنجام بدرێت. اینجا تو دەگەڕێتە بۆ ئەندامەکانی تری خێزانێک و دایک و خوشک و برا ئەوانە، واتە دەبێت باوک کاتێک باوک بڵێن بە هەڵسوکەوت و بە پەروەردەکردنی منداڵەکانی هەڵەسێ دەبێت پێش هەموو شتێک دڵی خۆی خۆش بکات، خۆی بەختەوەر بکات، اینجا توانێت خێزانەکەی و ئەندامانی خێزانەکەی بەختەوەر بکات. کاتێک کە باوکێک بۆ خۆی لە ڕوو دەرونندروستیەوە دەرونندروست نەبێت و بە خۆی کۆمەڵک نەخۆشی دەرونی کۆمەڵاتی یا بە خۆت کۆمەڵی لێکەوتەی ئابووری و بناڵێنێت ناتوانێت چارەسەری خۆی بکات، چۆن توانێت لەناو خێزانەکە خۆشبەخت بێت. بۆیە زۆر جار ئەو باوکانی کەوا وەکو پێویست توانای قیادە و سەرکردایەتیکردن لە ماڵدانیا ئەمان دەبنە هۆکاری تونند و تیژی لە ماڵەوە. زۆر جاری واشەیە باوکە ئاسی ڕۆشنبیری بەرزشە لەنە بڕۆنامەی بەرزشێ بێت، بەڵام لەوەی دەرونندروست نیە، یاخود نەخۆشیەکی نەفسی هەیە، یاخود بەهۆی بارودۆخێکی کۆمەڵاتی کە پێگەیشتەوە پێەکەی لەدەستداوە، ئەمە بۆ هۆکارێکە لەگەڵ ماڵەوە لەگەڵ ئەندامەکانی تونند و تیژ بێت. زۆر جاری ترشمانەیە شەرنێ باوک بێت، ڕەنگە دایک بێت، ڕەنگە براگەورەیەک بێت لە ماڵدا. باشە، چارەسەر چییە بۆ ئەمە؟ ئەتوانین بڵێن کێشەکە هەر لە ناو خودی کۆمەڵگایە لەبەر ئەوەی کە ئێمە ناوەندێک نییە کە خێزان هەمانە، بەڵام خێزان ئەو کۆنتاکتەی لەگەڵ ئەو ناوەندانە دروست نەکردووە کە ناوەندێکن بۆ ڕاوێژی خێزانی، بۆ کێشەکان لەسەر سەکۆیەکی گفتوگۆیەکی ئارام دایک و باوکێک تێبگەێنرێن، یاخود 2 هاوسەر پێشەوەی کە بچنە ناو ژیانی هاوسەرگیریەوە کۆمەڵە ڕێنماییەکیان پێ بدرێت کە ژیانی هاوسەرگیری هەمووی چۆنەڵە گوڵ و بولبول نییە، هەمووی خۆش نییە، هەمووی وەکو خەونەکان نییە، کێشەی تیا هەیە. ئەمە تا چەنە کاریگەری هەیە؟ ڕەنگە 2 خێزان بێک و بیریان لەوە نەکرد بێتەوە سەرتا یەکتریان خۆشەوێت هەردووکیان، بەزان ژیان پڕە لە خۆشی هیچ بەرپرسیارەتێکی تیانی هەرەوەی بەیەکەوە بژین کە ڕوبەڕووی شتان نابنەوە نائاگانەوە. تا چەنە ئەمە کاریگەری هەیەکە نەچنە ناوەندەکان؟ ئەمە زۆر کاریگەری ڕاستەوە کاریگەری سەر 2 هاوسەرەکە نێرومێ چکە بە خۆت ئاماژەت پێکە ژیانی هاوسەری پێویستە بزانێت چی لێ دەکەوێتەوە دواتر. ئێستا 2 کتێبێ لەسەر دەڵێت خۆزگە ئەو شتانی بەر لە هاوسەرگی دەمزانی، کتێبێک شێ بەناو یاساکانی هاوسەرداری. ئەم 2 کتێبە زۆر بە جوانی ئەم بابەتانەشی دەکاتەوە، لەوێدا ئاماژە بۆ دەکات دەڵێ هاوسەرگی تەنها سێکس نییە، چکە دواتر سیتواسیێکی وەچەخستنەوەیە، وەچەخستنەوە پەروەردەکردنە، پەروەردەکردن پێگەیاندنە، دەبێت تاکێک لە کۆمەلگادا. واتە دەڵێ ئەنجە جگەلەوەش زۆربەی زانان دەروناسی کۆمەڵ دەڵێن تاکی باش هۆکارە بۆ خێزانی باش، زانای کۆمەڵاس دەڵێن خێزانی باش هۆکارە بۆ کۆمەڵگەیەکی باش. اینجا کاتێککە تاک باش بوو، خێزان باش بوو، کۆمەڵگاش باش دەبێت، واتە ئاسایش کۆمەڵاتیان بەرقرار دەبێت. بەڵام کاتێک کە دایک و باوکێک ئاستی هۆشیاری یاخود درکردنیان بۆ پرۆسی هاوسەرگیری بۆ گرێ بەستە پیرۆزە تەنها لە چوارچەوە بازی دەکەنەوە، ئەمە دواتە دەرەنجامەکەی باش نابێت. پێویستە ئەوەی جەنابش بەدەکات کە کاتێک هاوسەرگیریش پێکدێنن مناڵێکیان نابخۆیان یەکیشان گرفتێکی دەرونی هەیە، سەردانی شوێنێک سنتەرێک ڕێکخراوە شتێکن بۆم بە سارەسەکردنی ئەو کێشەیەکی هەیە. زۆر دایک و باوکەیە مندا ناسم لە دەرەنجامی تێبینیکردن و سەرنجەکانی خۆم کە دابینم لە هەڵسوکەوت و ڕەفتار لەگەڵ مناڵەکانیان، لەگەڵ دراوسەکانیان، لەگەڵ کەسە نزیکانی خۆیان، یان لەگەڵ ئەوانەی کە خزمەتیان لەگەڵ هەیە
وەکو پێویست نین. باشە کاگرێبین یەک شتی دیکە هەیە گەورە زانای دەروونناسی یانگ باسیێوا کات ئەڵێ مرۆڤەکان پێشەوەی کە خۆیان بناسن ئەیانەوەی کەسی تر بناسن بچنە ناو ژیانی هاوسەرگیری و کەسی تر بناسن تۆ هێشتا خۆتت نەناسیوە قوتابخانە تا چەند نەتوانێت کاریگەری لەسەر تاک هەبێت کە خۆی بناسێت جگەلەوەی کە لەوێ فێری خوێندن و نووسین و زانیاری ئەبێت تا چەندە قوتابخانە کاریگەری هەیە کە من کەسێکی توندوتیژم لێ دەرنەچێت خۆم بناسم بزانم چیم ئەبێت لەم جیهانی کە هاتووم بۆ بەرامبەر ئەو خەڵکی کە لە دەوروبەری منە لەگەڵ مناژی چۆن ڕفتار بکەم چۆن ئەوان بناسم خۆی مرۆڤ بە سروشتی خۆی کۆمەڵاتیە واتە کە لەدای دەبێ حەزی لە کارلێکە حەزی لە پەیوەندیە هەر لە سەرەتای تەمەنی ئەواتە کۆمەڵک ڕاو بۆ چوونی جیاوازی هەندێکیان دەڵێن لە 2 ساڵ هەندە لە 3 ساڵ هەندە لە 4 هەندە لە 5 ساڵ ئاشنا دەبێت کارێک تەلەڤیزیۆن دەکات لەگەڵ دەوروبەری دەکات واتە مرۆڤ بە سروشتی خۆی کۆمەڵاتیە کاتێک تاکێک لە خێزانێک دەبگات تەمەنی 5 ساڵێک دواتر ئێستا قوتابخانە ئەمە کە لە ژینگەی ماڵەوە دەرێ دووەم شوێن کە جێگرەوەی ماڵە قوتابخانەیە واتە قوتابخانە بە شوێنێکی گرنگدا دەرێ بۆ ئەو مناڵەکە ڕوتێکە کە لە دوای خێزانەکەیدا لێ بۆ چکا فێریی دەبێت لە قوتابخانە فێری کارلێکی نوێ پەیوەندی کۆمەڵاتی جیاواز لەوەی ئەندامەکانی خێزانەکەی پێی دەدەن دوو کۆمەڵک ئەرک و واجبات کە ڕەنگە لە ماڵەوە ئەو ئەرک واجباتی لە سەرشانێ بەس کاتێک دەگاتە ناو قوتابخانە لە قوتابخانەدا کۆمەڵک ئەرکی پێدەست پێدەوە کۆمەڵک مافی خۆشی هەیەوێکە بەدەستی بێنێت بۆیە کە لە قوتابخانەش دێتە دەرەوە تووشی گروپی هاوڕیان دەبێت گروپی هاوڕان پێی دێنێت ئەمەش کارگەری ڕاستەوخۆیە بۆ سەر ئەو تاکە کەوا یەکاکەوە ئەگەر هاوڕەکانی تاکی لا دەربن یاخود تاشی تاوانبار بن ئەوە ئەو تاکەش بەهۆی ئەوەی کە هەڵسوکەوت و کارێک لەگە ئەوان دەکات ڕۆژانە هەروەکو زانانی کۆمەڵناسی باس لەوە دەکەنیان زانانی دەنوزانی دەڵێن مرۆڤ لە دەرەنجامی لاساییکردنەوە تێبینیکردن لەگەڵ هاوڕەکانی فێر دەبێت واتە فێری باشە ئەگەر وا بێت لە خێزانێکە توندوتیژی هەبێت کاریگەری چی ئەبێت لەسەر ئەو منداڵە ڕەنگە ئیتر لە کەشێکی ئاوها پەروەردە ببێت کە توندوتیژی بێن ئەمە چەندێک تا کاریگەری لەسەر کۆمەڵگەش دروست دەکات لەسەر خودی تاکەکەش کە لەناو خێزانێکی توندوتیژا پەروەردە بکرێت مەترسیەکانی چی مەترسەکانی منداڵ کاتێک منداڵ توندوتیژی بران بەکار دێدرێت یاخود جگەلەوە جاریوا لە ماڵەوە توندوتیژی بەکار ناهێنێت بەس لە دەرەوە تووشی ڕفتارێکی تاوانکاری دەبێت ئەمە ڕاستەخۆ کاریگەری بەسەر کەساتی ئەو منداڵە واتە لەوانە تووشی خەمشی بێت تووشی نەخۆشیەکی دەرونی بێت و تووشی دیاردە و ڕفتارێکی نەشاو بێت کە دزیکردنە بۆ پڕکردنەوەی بارودۆخێکی دارای ئابووری خۆی یاخود هاوڕێکەی اینجا پچڕانی پەیوەندی کۆمەڵاتەکان لەگەڵ ئەندامانی خێزانەکەی لەگەڵ دەوروبەرەکەی لەگەڵ قوتابخانەکەی لەگەڵ هاوڕێیان دەوروبەری دواکەوتنی لە پرۆسەی خوێندن و پێنەگەیاندنی واتەناتەنە خۆی پێبگەێنێ خۆی کامەڵ بکات و هەروایەکی تر لە خاڵەگرنگەکان کە منداڵ کاتێک تووشی ئەم زەبران دەبێتەوە شوناسی خۆی رزایە ناسنامەی خۆی رزایە حەز دەکات بڕین لە پێناوی ئەوەی کە شتێکی لەسەر نەسەپێنرێت یا شتێکی بەسەرا بەسەپێنرێت خۆی تووشی ڕووداوێکی نەخوازرا بکات یا خۆی بزر بکات یان دوورکەوتو لە ئەندامانی خێزانەکەی یاخود ئەو ناوچەی کە لێتی باشە میدیاکان و تۆڕە کۆمەڵایەتەکان تا چەند کاریگەریان هەیە لە سەر ئەو حاڵەتانی کە ئەبێتە هۆی توندوتیژی لە ناو خێزان یەکێک لە دەواازە و مەترسەکانی بەکەنین توندوتیژی یاخود پێگاندنی منداڵ هەڵوەشانەوەی شیرازەی خێزان لێکترازانی کۆمەڵاتی کۆمەلگا کەناڵەکانی ڕاگەاندنە چکە کەناڵەکانی ڕاگەاندن بەهۆی شەپۆلەکانی جیهانگیریەوە جیهانیان کەوتە گوندێکی بچووک لە کەمترین ماوە دەتوانن سۆرتی زانداری بدەن و لە هەمان کە دەکاتێک کە تاکێک هۆشیار نەبێت ڕەنگە بەرگەی ئەو شەپۆلە جیهانگیری و ئەو گۆڕانکاری خێران نەگرێت و بۆیە خێزان لە ناو خێزان تاک خێزان کۆمەلگاش بەگشتی هەمان لەژێر ئەو کاریگەری و شەپۆلەکانی جیهانگیریان بەتایبەتی کەناڵەکانی ڕاگەاندن و من فیلمە دوبلاشکراوەکان کاتێک فیلمی دوبلاشکراو پێشکەش دەکەیت لە کەناڵێک دەبێت کاتەکەی دیاریکراو بێت دوو ئەو جۆرە فیلمێک کە دوبلاژەکە لەگەڵ پێوەر و نۆرمە کۆمەڵاتەکانی کۆمەلگای ئێمەدا بگوین ناوڕەکەەکەی پێی بتوانێت یارمەتی دەری کۆمەلگای ئێمە بە نەک شێوێنەری کۆمەڵگا من زۆر جار کە دەبینم لە کەم تشتە باشە تەلەڤیزیۆن دەکەم لەمە زۆر بەتایبەتی بەڵام لە فیلمی دوبلاشکراکە بینم لە ناو فیلمەکەدا تەقەکردن و لێ خوێن ئۆتۆمبیل بە خێرایی و مەی خواردنەوە و سەرجەی کردن و کە هەندێک کارلێکی ڕۆمانسی ئەنجام دەدرێت ئەمە ڕاستەخۆ کاریگەری بەسەر ئەندامانی و خێزانە ئەمانە شتێکی باش نیە کارێکی باش نییە لەگەڵ دابوونێتی کۆمەلگای ئێمە ڕەنگە نەگونجێت باش چارەسەرەکان چین هەر لە چارچەوەی ئەم گفتوگۆیەمان کە باسی میدیامان کرد و باسی تۆڕە کۆمەڵایەتیەکانمان کرد یا هەندێک جاریش تەداخلکردنی کەسی سێهەم کە دێتە ناو ئەوەی کە کێشەکە زۆر گەورەتر بکات چارەسەر بۆمانە چین خۆی چارەسەکردن بۆمە پێویست یەکەم تاک ئاسی ڕۆشنبیری خۆی بەرزکاتەوە بەر لە هەموو شتێک دواتر کاتێک تاکێک ئاسی ڕۆشنبیری خۆی بەرکاتەوە واتە هەموو تاکانی ئەندامانی خێزان هەست و درک بۆ بکەنکەوە
پێویستە هۆشیار لە بەرامبەر ڕووداوەکان لە بەرامبەر پەیوەندی کۆمەڵاتەکان لە بەرامبەر چۆناتی ژیان دواتر کاتێک کە خێزانێک هۆشیار بوو ئەم دیارە لە خێزانێک و بستە خێزانێکی تر اینجا بەشداری کۆڕ و کۆبوونەوەات بکەن اینجا گوێ لە بەرنامە بە سوودەکان بگرن اینجا سەردانی ئەو سنترانن کە ڕەبتیان هەیە بە چارەسکردنی ئەو جۆرە دیاردانە وەکو تون و تیژیە یاخود نەخۆشی نەفسیە یا هەریەکی لەو بارەدا بێت اینجا خاڵاتر پێویستە حکوومەتیش ڕۆڵی هەبێت لەو بارەدا لەو نێوەندەدا چاودێری ئەو خێزانە بکە کە هەژار لەگەڕەکە هەژارنشینەکانن یاخود جاری باشە لەگەڕگە هەژارنشینەکانی بەس لەگەڵکیدان کە ڕەنگەیەکێت لە ئەندامانی خێزانەکان تووشی ڕەفتارێکی لادانی بووبێت لادانێکی تاوانکاری بێت یاخود مناڵک لەو گەڕەکە دزی کردی بێت یاخود ناتۆرەیەکی نەشایی بەدوو بێت تووشی لادانی سێکسی بێت پێویستە حکوومەت چاودێری ئەمانەکە دەڕگەی کۆمەڵێک ڕێکخراو و سنتەرە و بتوانێت چارەسەریشیان بکە و هاوکاریان بێت. بەڵێ سپاس دەکەم ڕێبین کاکەمەم باوەزێ کە مامۆستای زانکۆ و توێژەری کۆمەڵاتی لە ستۆدیۆ میوانی ئێمە بووی سەبارەت ئەم بە تونند و تیژی و ئەو دیاردەیە کە ئێستا لەناو کۆمەڵگا دەبینرێت ئەویش تونند و تیژی خێزانیە. بەڵێ کێشانی جگەرە لەلایەن منداڵانەوە بۆ تا دیاردێکی مەترسیدار بەشێکی منداڵان بە ئاشکرا لە شەقامەکان و بەشێکیشیان لە بەردەم قوتابخانەکان و شوێنە گشتەکان جگەرە ئەکێشن بە وتەی پسپۆرانیش هۆکاری سەرەکی کێشانی جگەرە لەلایەن منداڵانەوە کەم تەرخەمی خێزان و چاودێری نەکردنی منداڵەکانیان لە دەرەوەی ماڵ ئەمیش کێشەیەکی گەورەیە مەترسیدار. چەند زارۆوێن پچووکن و ناوا بازارê dihokê da gihiştine hev. Piraniya wan kes û karên hevin û yên din hevalin. Hindek ji wan qutabxane hêla ne û fêrî diyardeka metirsîdar bûne. Bêgo malbatên wan agehdar bibin. Ew jî kêşana cigara ye. Yek ji van zarokan dibêje ev 4 salin û ew cigaran tikêşe û bo dabînkirina nirxê cigarê ew benîştan difroşe. Emrê min 12 sala ev hemû kura xwelateke min ez fêr kirim ev 4 sal ez kêşim. Başa tu heqê bakî te xwe heqê cigarê xwe çikî detînî? Kî de te heqê cigarê te? Heme ez xwe şûlke hem min dektore Tu çi şûlkî? elka Elka ehrê te pê zanîn malbata te pê zanî deyka te babê te. ne. Xwedê ez ê fêr bim emrê min 11 sala. Xwedê min carekekî me ewil kêşa me hêlava bes ez fêr bim ev heval ez fêr kirim. Ev çend salekî dikêşî? Êk du êk û nîv e êk û nîv. Ekonî ve. Ça tu fêr bûyî? Kî ewilî cigara da te? Hevala min bû. Kî pê zanî ji mala te? Ha? Mala te? Kes. Kes pê nizanî? Ba tu çawa cigara bi xwe dikirî? Ha? Tu çawa cigara bi xwe Em nîveyî dikirin em hemî heval. Nîveyî. Kêşana cigaran kartêkirineka xirab li ser saxlemiya van zarokan heye. Ji bilî kartêkirina nerênî li ser paşeroja wan. Wek komelnasek dide diyarkirin û dibêje pêwîst e malbat çavdêriya zarokê xwe bikin û bizanin ew têkiliya kî dikin. Dayk û bavê gelek tişorî zarokê xwe bin têkeliya kêtger. Wextê derdkevîtin gel kêtger gêtin. Li verê jî dêşên yanî çinkî heger hevalê tu yî baş bin ew dê tu şêl kolanê seytarê serkê. Heger tu jî xêzana xwe da yanî heger çi nebîtin eleqel ew bavê cigara kêşî dev eyalê xwe nekêşît. Xanî ve nekêşîtin vê tesîrê vê dayê vê çavlêkirinê zarok lê nekin. بێگومان زۆرۆک یە گەشت کردن هێشتا ینی هێشتا سێ هێتویەت گەشێدانە ئەگەر هاتو تووشی دیکێ لە جگارێ بوو گەل چەندین کەرەستێن زیان بەخشێت ناف داوەکی نیکۆتینێ وەکی تاڕێ وەکی هەر چەندین کەرەستێن زیان بەخش دێ تووشی گەلێک زیانم بین و کارتێکردن وە هێژی پترنجی ئەش ئەف کارتێکردن دەف مەزەنە. Bi gotina pisporan, zarok fêrî kêşana cigaran ji kes û karên xwe dibin. Taybet dayk yan bab, dema li pêş wan vê nerîtê dikin û hindek ji van zarokan ji ber karê wan li ser cadde û bazaran û dîrbûna wan ji çavdêriya xêzanê fêrî vê diyarda metirsîdar dibin. Ji bilî veqetiyana wan ji xwendin û qutabxanê û têkiliya kesên xirab. Hevirist Recep, Kurdistan 24 Duhok. بۆ هۆشیاربوونەوەی دایکان و باوکان لەم مەترسیە کە ئێمە هەمومان
بۆمان گرنگە کە مناڵێکی تەندروست دەروون دروست بکەینە ناو کۆمەلگاوە بیخێنە ناو کۆمەلگاوە دەمانێت گفتوگۆ سەبارەت بەم بابەتە بکەین کە دکتۆر سۆران سابیر عوسمان پسپۆڕی نەخۆشیەکانی منداڵان لە ستۆدیۆ لەگەڵمانە بەخێر هاتی دکتۆر بەیانی باش ڕەنگەم بەیانیە دڵڕاوکێ بۆ دایکان و باوکان دروست ببێت کە ئەڵێن بەبێ ئاگاداری دایکان و باوکان بەبێ کە دایکان و باوکان بزانن ڕەنگە منداڵ لەڕێی گەڕانەوە بۆ ماڵەوە لە قوتابخانە یاخود تێکەڵاوبوونی بە هاوڕێیانی لە دەرەوە تووشی فێربوونی جگەرەکێشان ببێت لە ڕووی تەندروستیەوە پێش هەموو شتێک با مەترسیەکانی بخەینە ڕوو چکەوە بۆ خۆی بۆ خۆی چۆن دەڵێ ژەهرێکە بۆ گەورە ئەخۆ بۆ منداڵێکی کە ئەوەندە ئەندامەکانی جستەی لەناوە ناسکن ئەبێت چ کاریگەریەکی هەبێت. سپاس بۆم دەرفەتە بانی ئێوە بینەرانیش باش خۆی جگەرەکێشان وەکو ڕێکخراوی تەندروستی جیهانی باسی دەکە لە هەندێک وڵات لە هەڵکشانە لە هەندێک وڵاتیش خۆشبەختانە لە داکشانە ئەو وڵاتانەی کە وەکو وڵاتە پێشکەوتوەکان هەندێک لە وڵاتە ئەوروپیەکان کە گرنگی بە تەندروستی تاکەکان دەدەن ڕێژەی جگەرەکێشانەوە بە تایبەتی لە ناو گەنجان و منداڵان ڕوو لە کەمبوونە بەڵام لە وڵاتە دواکەوتوەکان وڵاتە تازە گەشە سندوەکان لە ناوانش وڵاتی کوردستانی خۆمان ڕێژەی جگەرەکێشان ڕوو لە هەڵکشانە و بە تایبەتی لە ناو گەنجان لە ناو منداڵان لە ناو ئەوانەی کە تازە پێڕادەگەن و بە دڵنیاییەوە ئەوەی کە بەرەو زیاد بوونە هەمومان دەزانین کە جگەرەکێشان زەرەر و زیانی گەلێ زۆرە لەوانش هەموو ئەندامەکانی لەشمان پێی زیانمەند دەبن بە تایبەتی کۆندامی هەناسە و ناوانش قورگ و برنسیەکان و ڕێژەی باورە نەخۆشەکانی سینگ زیاد دەکات ڕێژەی ڕەبۆ ڕێژەی هەستیاری ڕێژەی هەوکردنی سینگ و ڕێژەی داخلبوون لە نەخۆشخانەکان بەهۆی تەنگە نەفەسیەوە بەهۆی جگەرەکێشانەوە ڕوو لە زیادبوونە و هەروە نەخۆشەکانی دڵ نەخۆشەکانی بۆڕیەکانی خوێن جەڵتەی مێشک و هەروە نەخۆشی مەترسیداری شێرپەنجە لەو کەسانێک کە جگەرە دەچێشن چ منداڵ بچ گەورە زیاترە بە بەراورد لەوانێک کە جگەرە ناکێشن زۆر جار دەڵێن دکتۆر فلانە کەس جگەرەشی نەدەچێشا تووشی سەرەتان بوویان فلان کەسیش دەیچێشا توش نەبووە ئێمە نابێ بەراوردی دوو کەسی بکەین بەراوردی 100 کەس لەگە 100 کەسی جگەرەکێش لەگە 100 کەسی جگەرە نەکەش بکە ئەو دەزانین زیانەکانی چەندە ئەو زۆر جار چکەمە لە دانیشتن مەجلسەکان ئەو قسانەمان ئەو پرسیارانەمان لێ دەکرێت لۆ فلانە کەس تووشی سەرەتان بووە ئەمە ناڵێن هەموو کەسێکی جگەرەکەش تووشی نەخۆش شێرپەنجە و نەخۆشیەکان دەبێت هەموو کەسێکیش کە جگەرە نەچێشی توش نابێت نەخێوانە بەراوردێک هەیە بەراورد دەکەی لێکۆڵنەوەکان دەریان خستوە کە زەرەرەکانی چەندە سەرڕای ئەوەی کە ئێمە هەمومان دەزانین کە ئەو هەموو نەخۆشیی لە دواوەیە و تەمەنی با بڵێن ئەو کەسە کورتتر دەکاتەوە ئەگەر بێت و بەراورد بکەیت دەبینیت 10 ساڵ نزیکەی تەمەنیان کورتەوانەی جگەرە دەکێشن سەرڕای ئەوەش کە پارەیەکی زۆریش بە هەدەر دەدەی ئەو هەموو خاڵە نێگەتڤی هەیە سەرڕای ئەوەش دەبینی هەر جگەرەکێشان ڕوو لە زیاد بوونە هۆکارەکەش ئەوەیە کە هەندێک مادەی تێدا دەبێتە هۆی ئالوودەبوونی منداڵ ئالوودەبوونی گەنجان بەتابەتی هۆکار بۆ منداڵان چییە کە دکتۆر تووشی جگەرەکێشان دەبن بەو تەمەنە منداڵە ئایا ئەمە شتێکە وەکو چۆنەڵێت بزێویە لە منداڵەکە حەزەکە بزانێت ئەو شتە چییە یاخود بەلایەوە سەرنجڕاکێشە یاخود دەزانێت خراپە بەڵام حەزەکە سەرکێشی بکە هۆکارەکان بۆ لە مناڵان بۆ خۆی کۆمەڵێک هۆکار و فاکتەر هەیەکەوا دەکات منداڵ تووشی جگەرەکێشان ببی یەکەم هۆکار کە زۆر گرینگە بریتە لە خێزان لە ماڵەوە دایک و باوکەکە زۆر گرینگە دایک و باوکی خوشک و برایەکانی بزانین جگەرەکێشن یانە کاتێک باوک جگەرەکێشە لە ماڵەوە بە تاکیدی ینی کاریگەری زۆرە لەسەرەوەی کە منداڵەکەش جگەرەکێش دەربچێت چکەوە لە پێشی جگەرە دەچێشی بەردەوام لەوانەیە ئەو منداڵە باوکەکەی وەکو قیادە سیر دەکات وەکو سەرکردەیەک وەکو پێم عجیبە دائیمەن منداڵ بە باوکی خۆی سەرسامە دەبین ئەو جگەرە دەکەش ئەوش حەز دەکاتن تاقی بکاتەوە حەز دەکا وەکو باوکی بی حەز دەکا بە تایبەتی کاتێک منداڵ دەکات سەروی 10 ساڵی حەز دەکا حەزی لەسەر بەخۆیە یەکێک لە هۆکارە سەرەکیەکان لاساییکردنەوەی بەبێەوەی کە بزانم مەبەست لەم لاساییکردنەوەی چییە؟ ئەکید ئەوە زۆر تاسیرێت لەوانێت لاسایی مامۆستایەکەی بکاتەوە لەوانێت لاسایی خاڵی بکاتەوە لاسایی مامی بکاتەوە لاسایی ئەو وەستایی کە لای ئیش دەکاتن لە باڵێن لە دوکانێکە لە شوێنێکە وەستایەکەی جگەرە دەکێشی پێی مەعجیبە لەوانێ لاسایی بکاتەوە بێەوەی ئەو کەسە پێشی بزانانی لێ لاساییکردنەوە هۆکارش سەرشیانی دایک و باوک پەروەردەی ماڵەوە زۆر گرینگە
ئەگەر بێت و دایک و باوکەکە جگەرە کێژ نەبن زۆر گرینگە یعنی لەوانەیە هۆکارێکی سەرەکی توژون بە جگەرە کەم بکەوە جگەلەوە ینی ئەگەر دایک و باوکە جگەرە کێشیش بن ئەگەر بێت و وازی لێبێنی یا مەحاولە بکە واز لێبێنی گرینگە لەو منداڵەکە دەبینی دایک و باوشی بۆ نمونە جگەرە کێشە و ئێستا دەیەوێ واز لێبینی لەوانێ منداڵەکە دەست پێ نەکە دەرە دیارە شتێکی خراپە لۆی باوکم وازی لێدێنی ئەوەش زۆر گرینگە وهروەها بە بەردەوامی ئامۆژگاریکردنی منداڵەکە و ڕێنمایی پێدان و لە زەرەرەکانی ئەو جگەرەکەش لۆ نمونە لەوانەیە تو ناتوانانی باسی شێر 50 شتانی لۆ بکەیت تێنەگاتن بەس دەتوانی باسی ئەوە لۆ بکە کە جگەرە کێشان بۆنی دەمت ناخۆش دەکات ددانەکانت تێک دەدا جگەل لەوە کە لە ناو خێزان نەتوانانی باسی بکرێت ناوەندێکی تر شوێنێکی دیکە هەیە کە منداڵ زۆر ڕەنگە جاری وایە ئەگەر ئەو کەسانە قسەی لەگەڵا بکەن زۆر زیاتر لە دایک و باوکیان بە قسانەکە بۆ نمونە مامۆستاکانی لە ناوەندی خوێندنەکان تا چەندە ئەکرێت لە ڕێی پەروەردەوە لە ڕێی خوێنجنگاکان ڕێی قوتابخانەکانەوە هۆشیاری بە منداڵان بدرێت بۆی کە ئەو جۆرە لاساییکردنەوە نەکەن و باسی زەرەر و زیانەکانی جگەرە کێشان بکرێت لەوێ بەرە بزەوت وایە ینی قوتابخانەش ماڵی دووەمە یان ئەو شوێنی کار لێ دەکات قوتابخانە منداڵ زۆر گوێ لە مامۆستاکانی دەگرێت لێ زۆر گرینگە مامۆستاکان یەکەم شت بەخۆی جگەرەی لە پێش منداڵەکان نەچێش ئەمە مامۆستاما هەبوو لە قوتابخانە لە پۆل جگەری دەچێشە ئەوە زۆر کاریگەری هەیە جگەلەوەی کە بابرن بە شێوەیە کە ئەو دووکەڵی هەڵدەچێشی لە غرفێ چل دەقە لەوێن دەردادەنیشی ئەو دووکەڵە لە ئەوهم منداڵی دەڕوە لاساییکردنەوەی مامۆستایەکەش بەبێ ئەوەی مامۆستایەکە حەز پێ بکە یان هەست پێ بکە لەوانەیە منداڵەکە حەز بکە لۆ ئەوەی جگەرەی پێش وەکو مامۆستایەکەی دەرکەوی وەکو گەوران دەربکەوی لێ زۆر گرینگە جگەلەوەی کە مامۆستایەکە بەخۆی جگەرە نەکێشی لە پێش چاوی منداڵەکان ڕێنماییشان پێ بدە و دەکرێت وەزارەتی تەربیە با بڵێن بە شێوەی نووسراوی بە شێوەیەک لە کتابەکان باز بکات لەو بەتابەتی ئەو پەرتوکانی باسی بەها کۆمەڵایەتیەکان دەکەن یان هەردێک لەوانە دەتواندرێت بەشێکدا دابین بکرێت بۆ تەندروستی بۆ مەسەلەی جگەرە کێشان و ئەوانە وەزارەتی تەربیە دەکرێت زیاتر گرنگی بە مەسەلەی جگەرە کێشانە ناو هەرزەکاران بداتن لە ناو قوتابیان بداتن وەکو ئەوەی کە وەزارەتی تەندروستیش بەشێکی ڕۆڵێکی گرنگی بەردەکەوێتەوە و هەروە وەزارەتەکانی لایەن پەیوەندیدارەکانی تر وەکو وەزارەتی بازرگانی وەزارەتی ناوخۆ هەریەکە و لە شوێنی خۆمان چکەوانە هەمووی هۆکارە منداڵ بەشێکی لە ماڵەوە بەشێکی لە قوتابخانە بەشێکی مەسەلەن وەزارەتی کارباری کۆمەڵاتی ئەو منداڵانەی کە لە سەجادەکان وەستە شەقامەکان ئیش دەکەن زۆریان تووشی بەلاڕێدا یاخود یاسایەک هەبێت لە دوکانەکان و لە مارکێتەکان بەو تەمەنە نەفرۆشرێت زۆر مهمە ئەوە یەکێکە لە خاڵەکان کە ئیشی لەسەر بکرێت ئەگەر بمانە ڕێژەی جگەرە کێشان لە منداڵان کەم بکەینەوە وەکو لە هەندێک وڵاتان ئەوە پەیڕەوی دەکرێت جگەرە کێشان نەفرۆشێ بە منداڵان ئێستا ویلاتیان لێرانە شتی زۆر سەیری پێیا دەبی نێرێت بیکڕێ بۆی بزەوت ئەوە یان نێرگەلەی سەفەری دوێنێ لە شەقام دەڕۆیشتم ئۆتۆمبیلێک لە پێشم نووسرا بوو نێرگەلەی سەفەری وەڕقەمەکەشی دانا ینی گەنج دەتوانین لە ماڵەوە داوای نێرگەلەیش بکاتن ئەوە جگەلەوەی کە ئێستا سۆشیال میدیا پێیا بووە زۆردا ڕێکلام دێتە سەری لۆ جگەرە لۆ نێرگەلە و کافتریایەکان بوونی کافتریاکان کۆبوونەوە ئەو گەنجانە لەوێن دەرێ زۆر گرینگە قەدەغە بکرێ منداڵی خوار 18 ساڵی ڕێگە پێنەدەن لەوێن دەرێ دابنیشنە من زۆر جار بینیمە لە هەندە شوێنان منداڵ ینی لە سۆشیال میدیاوانە بەرچاو کە ڕسمیان دانای منداڵ لە کافتریاکان دانیشت هەر لەسەرەوە دکتۆر من دوێنێ لە یەکێک لە پارێزگاکانی هەرێمی کوردستان بۆ کارێکی تیڤ لەوێ بووین دکتۆر زۆرم پێسەیر بوو منداڵێکی 6 ساڵ لەگەڵ تقریبا 8 ساڵێک لە ناو پارکێکە جگەرەیان ئەکێشە هەردووکیان 6 ساڵ و 8 ساڵ تقریبا هەرو تەمەنە ئەبوون ینی لە 8 ساڵیان تێپەڕ ناکرد دوو کوڕ بوون جا ئەوە بۆم سەرنج ڕاکێشە کە ئەو دایک و باوکە چۆن هەست بەو شتە ناکات چکامە جگەرە بۆنی هەیە منداڵەوە نێستا زیتە ئەزانێت تەنانەت بۆنەکەی بەچی بشارێتەوە ئایا ئێوە هیچ کەیسێکی واتان بۆ هاتۆ منداڵێک تووشی تەنگە نەفەسی بوو بێت یاخود ددانەکانی ئازاری هەبێت یاخود کێشێکی تەندروستی بۆ دروست ببێت کە هاتۆتە لای ئەوە زانیتەوە ئەم کەیسە بەهۆی جگەرە کێشانەوەیکە وای لێ هاتوو بەڵێ بڵێ کەیسی وامان هەبووە کە مابلە منداڵەکە هاتوتە نەخۆشخانە کۆخەی بەردەوامی هەبووە چکە یەک لە ئاڕازەکانی نیشانەکانی ئەوەی کە منداڵ کۆخەی هەبی ئەوەیە مەسەلەی نیشانەکانەکەین بۆی کە دایکان و باوکان و شیار بن بزانن ئەم نیشانانە نیشانێکی مەترسیدار ڕەنگە ئەوەش نەبێ هۆی جگەرە کێشانە بێ بەڵام ئەتوانن چێکێکی مناڵەکە بکەنەوە یەک لەوانە هۆکارەکەی با بڵێن پێدەن کۆکەی جگەرە کێشان
ئەو کۆخەیە بەردەوام منداڵەکە کۆخێ هەیە بەبێ ئەوەی ماڵێن هەوکردنی لە سینجە بێ بەبێ ئەوەی نەخۆشیێکی هەبێ لە گەورانی ئەو شتە هەیە دەبینی دایمەن دوور لە ڕووتان بەڵغەمی هەیە کەسەکە کۆخی هەیە چونکە دەبێتەوە هۆی هەستاری وەچ پاسمە کۆندامی هەناسەی تووشی کێشە دەکات لەوەی کۆخێش بەردەوام هەیە دوای بە دوای چونێکی زۆر و بینە بەردە چکە پرسیاریش دەکەین لە پێشدا کو باش تەوان دەرێ جگەرە کێژ نیمە بەڵام بەهۆی ئەو پرسیارانە ئێمە کە دەیکەین و ئەوەی کە فاسکردنەوەوانە زانیمان کە جگەرە کێشە بە شێک لە شوێکان کە نەبێتە هۆی زیانگەاندن بە منداڵەکە باسیۆمان کرد کە منداڵەکە شتێکی وای هەیە بەڵێ حاڵەتی وامان هەبووە ئەوەی کە داخلیش کرابێ ینی توشتەنگە نەفەسی و ڕەبۆ بوو بێ چەوەی کە بەو شێوەیە بەس بە شێوەی کۆخە ئەو کەسی کە بازەکەم کۆخەیەکی بەردەوام بەبێەوەی دایک و باوکە بزان هۆکارەکەی چیە چکەمە هۆکاری زۆرمان هەیە بۆ کۆخین زۆر شوێنیان کرد زۆرەوە دوجار دەرچوو دەبی لەو حاڵەتانە زۆر وردبی دوجار دەرچووکە منداڵەکە جگەرە کێشە منداڵێکی پارچەی سەروی 10 ساڵان ئەو حاڵەتانە هەیە دایک و باوک هەست پێ ناکەن لەوانێ سەرەتایبی یانیش بە شێوازەکی وا شاردیتەوە کە دایک و باوک هەست پێ نەکەن لێ زۆر گرنگە دایک و باوک چاودێرێکی باشی منداڵەکانیان بکەن لە ماڵەوە لە دەرەوە لە قوتابخانە برادەرەکانی چێن چونکە زۆر جار لە دەرەوە لە ڕێگەی برادەرەکانیەوە تووشی دەبێت دەبینی برادەرێکی جگەرە کێشە زۆر متەوەقعە کە ئەو منداڵە تووشی جگەرە کێشان ببی چونکە برادەر دایمە لەسەر ڕێزکەی برادەرەکەی دەڕوە ئەجلۆ گرینگە بزانین برادەرەکانی چێنە لە دەرەوە وە لەگەر چێ هەردەستی دادەنیشی وەوەستایەکەی و مامۆستایەکەی ئەوانە زۆر گرینگە گرنگی پێ بدرێت باشە دکتۆر شتێکی دیکە هەیە بە هەر نەڵێن ئەگەر حاڵەتێکە بوو منداڵەکە جگەرە کێش بوو ڕەنگە هەندێک جار تووشی ئەو کۆکەیە ببێت بەهۆی ئەوەی کە ئەو کەش و هەوایی کە ماڵەوە تایە پەروەردە ئەبێت و منداڵتیا دەژی باوکەکە جگەرە کێشە دایکەکە جگەرە کێشە ئەو منداڵە بەبێ ئەوەی کە خۆی بێت بە شێوەیەکی خۆنەویست ئەبێ بە مناڵێکە ئەسڵەن ڕەنگە بەخە دایک و باوکەکە زەرەر و زیانی پێ بگات ئەمە چۆن ئەبێ مامەڵی لەگەڵ ئەو مناڵە بکرێت کە لە ڕووی تەندروستیەوە لە ساغ و سەلامەت بێت یان لە ڕووی دەرونیشەوە کاریگەری لەسەر بەدڵنایەوە زۆر گرینگەوەت باس کردەوە سکند هاند سمۆکینگیان پاسف سمۆکینگ ینی کەسێکترە جگەرە دەچێت بەزە توش ئالودەی دەبێت تووشی دەبی لەون منە دایکەکە دووجیانە جگەرە دەچێشی ئەو منداڵێستی لەوانێت تووشی جۆرەها نەخۆشی بێ لەوانێ منداڵەکە لە دایک دەبێت ناکامە لەوانێت لە دایک دەبێت چێشی کەمە سینجی تاوانێت تووشی تەنگە نەفەسی دەبی تووشی تەشەوهات دەبیتن ئەوە لە کاتی دووجانی دوای لە دایک بوون منداڵەکە ئەو منداڵانەی کە دایک و باوچان جگەرە کێشە زیاتر تووشی هەوکردنی گوێ هەوکردنی ڕێڕەوی هەناسە حساسیت ئەگزیما و هەروەها تووشی نەخۆشەکانی ڕەبۆ زیاتر توش دەبن چونکە هەروە مردنی لە ناکاوی منداڵان کە لە خوار یەک ساڵیەوە زۆرە لەناو منداڵان ئەوانەی کە دایک و باوکان جگەرە کێشن زیاتر لەوانەی کە دایک و باوچان جگەرە ناچێشن ئەوە بە شێوەیەکی گشتی واتە ئەو دایک و باوکانە جگەرە دەچێشن بە ناڕاستەوە خۆ منداڵەکانیش ئیسا بکەیت کە جگەرەی دەچێشت چکات و لە غورفەیەک دانیشتی ئەو غورفەیە قان دەدەی بە دووکەلی جگەرە منداڵەکە بە ناڕاستەوە خۆ ئەو هەڵدەمژێ بە خۆنەویستی تووشی دەبێتن تووشی ئەو گیر و گرفتانە دەبێت کە باو زۆر جار تووشی لەوانێ ڕەبۆی بکات تووشی کێشەکانی تری کۆندامی هەر سوێناسەی بکاتن بەڵێ سپاس دەکەم دکتۆر سۆران سابیر ئۆسمان کە پسپۆڕی نەخۆشیەکانی منداڵان ئەم بەیانی لەگەڵمان بوویت سپاس زۆر سپاس بەوێش دەستان خۆش بێت. بۆ شەشەمین ساڵ لەسەر یەک کۆنفرانسی نێودەوڵەتی فۆلکلۆری زانکۆی زەخۆ بە بەشداری چەندین فۆلکلۆرناس و لێکۆڵەر و شارەزا لە هەر چوارپارچەی کوردستان و وڵاتانی بیانی بەڕێوەچوو لە کۆنفرانسەکە 83 لێکۆڵینەوەی جیاواز لە بواری فۆلکلۆری پێشکەشکراون و کۆنفرانسەکەش بۆ ماوەی 2 ڕۆژ بەردەوام بوو. ژێرێزا بوو وەک پرێک دەبێت ناوبەینەوەهات بەسێ پارچەی کوردستانی. شەشەمین کۆنفرانسê فلکلۆریê nîvdewletî Zankoya Zaxoye ku ji layê Senterê Vekulînên Kurdî ve li vê zanîngehê tê gêran. Filiklor, edeb, ziman, mêju, civak û kelepor navûnîşanên vî konferansî ne ku bi hevkarî û di gel Înstitûta Keleporê Kurdî birêvet çid. فلكلور كردي ما بوش قال فلكلور قال لك زنجينه حتى عندك بجن يبوي عندي زنجينه عندي
يعني فلكلور اگه بسته چه بد چندین دولت هندی کرد فلكلور نبد اوروبا هند ایران ترکیه الولايات العربي كمك باش و كلينات راس ما ببدينا كده تخيل نزدیکی دور را دیو کشید نزدیکی نوت بحثا دینا پیشکش کردن اسوی تصورت کم اوه اکش مصرین کنفرانس نه سر آستی زنکوازا خو بلکو سر آستی چه به تحریم کردستانی خیلی جبلی نافقایا هرمه دوی کنفرانسه دا فلکلور ناسو و کولرو بسپورو شرزایم وی بیاوی جهشت ولاتان لسرانسر جیهان بجدار بوینه گور باوریا من 200 ولاتا کرد هنه گلک انسان هنه بخبردان ایدی به انسانا راگهاندن جوانه چه نابه بریا جوینه و بریا مدیا الکترونیک آگاهدار دبن ویچ اخی دزانن که زمان چیه کلتور چیه فولکلور چیه و ملت چیه و کردستان چیه پر گرینگه ئەمە لە هەموو وڵاتانە کراوە لە گەلانی ترا لە وڵاتانی ترا کراوە کەواتە ئەمە زۆر گرنگی هەیە بۆ ئەوەی کە ئێمە ئەو شتانەی کە بە ئەزمون لە ژیانمانەوەری ئەگرین ئەو شتانە بکەینە تیئۆری و زانست بۆ ئەوەی کە کەڵکی لێوەربگرین وەکو شتێکی لۆکاڵ ئەلێرەدا بەرزیەکەمە بەسمانە ماوەیە کنفرانسی دوو ڕۆژن و هەشتی و سێ ڤەکولینên جودا جودا تێدا تێنە پێشکەشکردن ku ji Bakur û Başûr û Rûjhelat û Rûjavayê Kurdistanê û her ek ji dewletên Swîd û Îrlanda û Belçîka û Brîtanya bejdar bûyne. İslam Yusuf Kurdistan 24 Zaxo ئەمساڵ ئۆرکسترای زانکۆی سەلاحەدین بەرهەمەکانی فستیڤاڵی ساڵانەی گۆرانی و میوزیکی کوردی بە هاوکاری بەڕێبەرایەتی ڕۆشنبیری هونەری سۆران لە ئیدارەی سەربەخۆی سۆران نمایش کرد کە بریتی بوو لە گۆرانەکانی بەرهەمی فۆلکلۆر و هونەرمەندانی کلاسیکی کوردی لەلایەن ئامادەبوانیشەوە بە گەرمی پێشوازی لێکرا. گۆرانی و میلۆدی ڕەسەنی کوردی لە بەرجی ئۆرکسترادا دەچڕن. ئۆرکسترای زانکۆی سەلاحەدین و بۆ ئەمساڵ فیستیڤاڵی ساڵانەی گۆرانی و میوزیکی کوردیان هێناوەتە سۆران. هەمیشە لەدایکبوونی هونەرێکی باڵا و ئەکادمی پێویستی بە گوێگرێکی یاخود بیسەرێکی زۆر بە سەلیقە هەیە کە ئەم دەڵێم بەڕاستی لە سۆراندا ئەم گوێگرە بە سەلیقەیە ئێرەدا بوونی هەیە لەبەر ئەوە ئەمڕۆ کە هاتین بۆ ئێرە و میوانداری ئیدارەی سەربەخۆی سۆران بۆ ئێمە دەستکەوتێکی زۆر گرنگ بوو کە بتوانین لەگەر ئێرە ئاشنایەتی هونەرمەندان زیاتر بکەین و هەروەها بتوانین ئاڵوگۆری بەرهەمەکانی خۆمان و خەمەکانی خۆشمان لە بواری هونەریدا لێرەدا ئاڵوگۆڕ بکەین و بیگەینە ئاستێکی وا کە بتوانین لە دوا ڕۆژدا بناغەیەکی پتەوی مۆزیکی کوردی پێ دابڕژین. گۆرانیەکان بەرهەمی فۆلکلۆری و هونەرمەندانی کلاسیکی کوردین. ئەو گۆرانیانن کە دانیشتوانی ئێرە دەمێکە پێیان ئاشنان بەڵام بەم شێوە ئەکادیمیا گوێبیستیان نەبوونا. ئاڵوگۆڕکردنی هونەری زۆر گرنگە چونکە ئەبێتە هۆی مانەوەی ڕابردوو کە ئێمە خاوەنی فۆلکلۆر و ڕەسەنایەتێکی زۆرین. ئەمە گرنگە لێرەدا یعنی چونکە ئەوەی ئەمڕۆ پێشکەشی ئەەکەین هەمووی بەرهەمە خۆماڵەکانی خۆمانن واتە گۆرانی و مۆسیقای ڕۆژهەڵاتینەوەی تایبەتن بە مۆرکی کوردەواری خۆمان. دوای بە ئیدارەبوونی بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیری لە قەزای ناوەندی سۆران بۆ جاری یەکەمەتی لە هۆڵێکدا پێشوازی لە تیپێکی ئۆرکسترایی بەم ئەندازەیە دەکات و بۆ زیاتر لە دوو کاتژمێر ڕوحی جێگرانیان بە میوزیکی ڕەسەن لە فۆرمی ئۆرکسترادا ئاودێر کرد. تەیفور محەممەد کوردستان 24 سۆران. هەر لەناو بابەتی میوزیک ئەمێنمەوە ئەویش لە شاری مەریوانی ڕۆژهەڵاتی کوردستان باس لە گروپێکی میوزیکی منداڵان کە کار لەسەر هۆشیاری ژینگەی ئەەکەن. گروپەکە ناوی سمۆرەکانی زاگرۆسە وا لە ڕێگەی گۆرانی و شانەوە هاوڵاتیان بەتایبەت هاوتەمەنەکانیان هانەدەن کە ڕێز لە ژینگە بگرن. ئەوان سێ شەو لە مەریوان کۆنسێرتیان هەیە و پێشوازیەکی باشیشیان لێکراوە.
گروپی سمۆرەکانی زاگرۆسن گروپێکی میوزیک و گۆرانی منداڵان لە شاری مەریوانی ڕۆژهەڵاتی کوردستان. ئەوان لەگەڵ مامۆستاکانیان دەیانەوێت لە ڕێگای گۆرانی و میوزیک و هەڵپەرکێ هاوڵاتیان و بەتایبەت منداڵان هامدەن ڕێز لە ژینگە و ئاژەڵەکانی بگرن. پێشوازیەکی باشیش لە کۆنسێرتەکەیان کراوە. سێمین شەوی ئیجرای سمۆرەکانە و استقبال خاص بوو بە نسبەت مانو نەبوو ئەڵێن بە تەواو ئەو کەسانە کە لەم پرۆگرامە زەحمەتیان کێشاوە. کارەکانیش زۆرتر ئەمە گەرەکمانە لە مەولا بەرەو زاراوەکان تریش بڕوات، یعنی چکەل هۆڕی بێ ئیسە حتا مانەوەی فارسیش، یعنی تەواو گویشەکان گرینن وەلێ ئەرجعیەت هابە ئەولەویەت هابە گویش کوردیوە زۆرتر. گروپی سمۆرەکانی زاگرۆس پێک هاتوون لە ژمارەیەک منداڵ و مێرد منداڵی مەریوان کە بە هەموو زاراوەکانی کوردی شانۆ و کۆنسێرتی گۆرانی بەڕێوە دەبن. ناوەڕۆکی هەموو کارە هونەرەکانیشیان بریتیە لە هاندانی هاوڵاتیان بۆ ژینگە پارێزی. هەر بۆیە خۆیان مەکو سمۆرە لێکردووە کە یەکێک لەو ئاژەڵانەیە کە لە دارستانەکانی زاگرۆستا دەژیت. بەڕێوەبەرەکانی دەڵێن هیچ پشتیوانیەکی حکومیان نییە و داوا لە هاوڵاتیان دەکەن یارمەتیان بکەن. ساڵونەوە هەفتی بێ کە چەند کاکفەریتی دەستما پەنەکەری کارە و خۆ سمۆرەکە زاگرۆسی بە چەندین زوانێ زاگرۆسی گۆرانی ماچۆ پێزارۆڵە و خۆ بینە پرۆژێوە گەورن و بە یارمەتی خۆڵکی واقع نیازمان کە کۆمەک ماکەرە، چون ئێمە هیچ ئۆرگانە نییە کە یارمەتی ما بێ و کۆمەک ماکەرۆ و تەنیا خۆڵک تاوە پشتی ماگێرۆ. مەریوان یەکێک لەو شارانەیە کە زۆرترین چالاکی ژینگە پارێزی لە ڕۆژهەڵاتی کوردستان لێ دەکرێت. چەندین ڕێکخراو لەو بوارە کار دەکەن. گروپی سمۆرەکانی زاگرۆسیش هەوڵێکی دیکەی هۆشیاری ژینگەییەکە دەستی پێکردووە و پێشوازیەکی باشیشی لەلایەن خەڵکی مەریوان لێکراوە. جا بابەتێکیشمان هەیە لە باکووری کوردستان کە هەڵمەتێکی پاکردنەوەی شاری دیاربەکر لەلایەن شارەوانی و ڕێکخراوەکان بۆ ماوەی مانگێک بەڕێوەچێت کە بەرپرسانی دیاربەکریش دەڵێن کە ئامانجیان لە ڕێخستنی هەڵمەتەکە ئەوەیە کە دیاربەکر بکەنە پاکترین شاری تورکیا و باکووری کوردستان. Dönüşümü sağlanan atık piller için kutular oluşturduk. Li Diyarbekirê jaliyê parêzgerî, şaredariya bajarê mezin, sazî û rêxistinên civaka sivîl ve helmeta paqîjiya binavê Diyarbekir paqiştirên bajar hat li darxistin. Danasîna helmeta ku dê mehekê berdewam bike, bi filmên anîmasyonê hat kirin. Sekreterê giştî yê şaredariya bajarê mezin Ayhan Kardan got, li Diyarbekirê rojane nêzîkî 2,5 milyon ton zibil tê kom kirin. Divê hemû aliyên civakê bi hev re ji bo bajareke paqiştir kar bikin. Diyarbakır büyük bir şehir. Diyarbakır bajarekî mezin e. Bi hezaran kargeh lê hene. Ji van kargehan bi tonan zibiltên kom kirin. Divê em Diyarbakirê paqiştir bikin. Geştiyar serdana bajêr dikin. Armanca me ew e ku em bajarê xwe paqiştir bikin. Em wekî şaredarî tenê nikarin. Hemû bajar paqij bikin. Divê sazî û rêxistin jî piştgiriya me bikin. Me seferberiya paqijiya giştî da dest pê kirin. Diyarbekir, jalî erdnîgariya xwe ve di nava heştî wek bajarên Bakur û Tirkiyeyê de di hemîn bajarê mezin e. Serjimêra wê milyonek û 800,000 e. Rojane bi hezaran geştyar serdana bajêr dikin û li şûnwarên dîrokî û kuçe û kolanên bajêr digerin. Rayedarên şaredariyê dibêjin da ku xwendekar, welatî, xebatkarên sazî û rêxistinan jî beşdarî vê seferberiya paqijiyê bibin û bajarê xwe bi paqijiyê jî bidin nasîn, ew van xebatan berfireh dikin. Nûnerê Wexfa Tema li Diyarbekirê Profesör Dr. Necmetîn Pirinçîoğlu got, ew hewl didin ku di mijara parastina paqijiya xwezayê de welatiyan perwerde bikin. Ji bo vê kampanyayê em perwertiya tüketiciya dixe rojevê. Zaten em li gelek dibistanê Diyarbekir li ser vî warî em perwerdê didin. Parasına avê, parasına erd, parasına daristanê eva zaten di vê çerçeveyê de ye. Wexta tu parasına xwezayê bike, tu dîrek li topkirina çopa jî xwedî derdikeve.
آرمانجا هلمت اوه کو باجار هر پاقش بمینه. گرنگیا باجاره که پاقش بو ولاتیان بدن زانین، ولاتی بزانن دیج زبلان چاو سود بیورگرتن و بخباتن پچوک دی خوازه چاو بپاراستن. هلمتا پاقشیه جالی هفده سازی و رخستن و بخباته که هفپار دیواره بره برن. هلمت دی مهکه بردوان بکه. حسن کاکو کردستان 24 دیاربکر. هر لا باکوور دەمێنمەوە باسی دیاربەکریشە هێشتا لە ناوچەی شوێنەوەرەکانی دیاربەکر نمایشێکی جلوبەرگی مۆدرن بە بەشداری 25 نمایشگار بەڕێوەچێت. جلوبەرگەکە لەلایەن دیزاینەری ناوداری کورد حکمت ئەرسەلان دروستکراوە و تایبەتیش بوون با وەرزی پاییز و زستان. شونوارên dîrokiyên Diyarbekir di demên dawîn de mazûvaniya çalakiyên rengîn dikin. Di vê çarçoveyê de herî dawî jî defîleya danasîna cil û bergên serdema payîz û zivistanê ya modakarê Kurtê navdar Hikmet Eraslan hat li darxistin. Beşek a defîleyê li hewşa qesra Cemîl Paşa hat li darxistin. Di hewşa qesra Cemîl Paşa de modelên navdar bi stranên Kurdî cil û bergên dîzaynan û dan nasîn. Modakarê Kurd Hikmet Eraslan avaja kir ku wî xwestiye bi vê defîleyê danasîna Diyarbekirê jî bike û dibêje ew ji bazî de agirîye ye lê Diyarbekir jî wek bajarê xwe dibîne. Em dixwazin bajara Diyarbekirê tanıtımı bikin. Giş dünyayê ji bûne eva ciyekî zef rind e. Em dixwazin eva rinteviya Diyarbekirê bişandine herkesî bi ew ji bêne vira sabra turist bêne li Diyarbekirê ew ji min şad dike. Yani ez bayîz dême ez zarokê vê memleketa me sawî ez dixwazim tiştekî rind ji bo memleketa me. Yek ji şunwarên dîrokiya bo defîleyê hatî bikaranîn pira dehderiya navdar û dîrokî bû. Modelan, dîrok û moda anîn cem hev û defîle li ser pira dehderî hatî li darxistin deng veda ku ev rêbaza cawaza modakariyê gelek hat ecibandin. Ku modelan li ser pira dehderî kevok jî firandin. Modelên tevlî defîleyê bûyîn jî anîn zimên ku ew keyfxweşin bi vê şêwaza rengîn û balkêş pîşeya xwe civcî kirine. Böyle küçük küçük çocuklar çok tatlı onlar. Ez ji deriyê Mêrdînê heta qesra Cemîl Paşa meşiyam. Dirê de zarokên rûken hatin pêşiya min. Destê min girtin. Min li van kûçeyan gerandin û ji min re danasîna Diyarbekirê kirin. Hestek gelek xweş bû. Ez gelek keyfxweş bûm. Ez berê jî hatibûm Diyarbekir. Çi qas ez têm heman germahî û pêşwaziya xweş heye. Em hêza geştyarî û hêza modayê didin nîşan. Defîleya li Diyarbekirê hatî li darxistin de şûnwarek din a navdar birca keçikê jî hat bikaranîn. 25 model derketin ser dike û cil û bergên nû dan nasîn. Û defîle ji serî heta binî dê wek dokûmanter were amadekirin û di qenalên pêncî dewletan de dê were pêşandan ku ev yek dê sûdê bide danasîna Diyarbekirê jî. Mahir Yüksel, Kurdistan 24, Diyarbekir. بەڵێ بەم بابەتەی نمایشکردنی جلوبەرگ لە دیاربەکر کۆتاییمان بە پرۆگرامی ئەمڕۆی بەهانی 24 هێنا بۆ هیوایی کە پرۆگرام بە دڵی ئێوە ببێت سوودێکی تەواومان بە ئێوە گەیاند بێت و تا بەیەکەوە گەیشتن لا ڕۆژێکی دیکە بە کۆمەڵی بابەتی دیکە کە سەرنجتان ڕابکێشن بەخواتان ئەسپێرم و ماڵتانەوە خاتانەکە.